وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مروف هميشة وبردوام لهمو شوينك، لهمو كارك، لەگەڵ هەموو کەسێک و لە هەموو بارودۆخێکی ژیاندا هەموو شتێک بەدڵی ئەو نابێ، تەنها لە بەهەشتا ئەمە هەیە کە پەروەردگارمان دەفەرمێ وەلەکم فیها ما تەشتەهیه الأنفس وتلذ الأعین وأنتم فیها خالدون. ئەوەی نەفس ئارەزووی بکە، جا نەفس لەوێدا پاک دەبێتەوە. بۆ نمونە نەفسی مرۆڤ لە دنیادا لەوە ئەچێ ئارەزووی شتی قێزەون بکە. ئەو نەفسەی بەهەشتت ئەم نەفسەی دنیا نییە، چونکە ئەوانەی کە دەشنە بەهەشتەوە طیبتم، پەروەردگار دەفەرمێ خاوێن دەبنەوە. ئەو نەفسە بەدکارە لە کۆڵ دەبێتەوە. نەفسی ڕاست و دروست چی پاکە ئەوەی حەز پێیە. لە بەهەشتا ئەو نەفسە پاکە چی ئارەزوو بکە، چی بە ئارەزوو بە خەیاڵ تابێ لەوێدا ئامادەیە. هەرچی چاو چێژ لە بینینی وەرگرێ. سبحان الله، ئەم وشە قورئانیانە چەند جوانن. تەلەذ الأعین. ئێمە وە دەزانین کە بەس دەم بەس زمان تام دەکا، ئەڵێ بەخوا بە لەزەت بوو، بەخوا چێژێکی خۆشی هەبوو، تامێکی خۆشی هەبوو خواردنە. نا چاویش چێژ دەبینێ. زۆر شت هەیە مرۆڤ بە بینینی چاوی چێژ دەبینێ. بۆ نمونە هاوسەری حەڵاڵی خۆت کە بە خۆشەویستی پێی گەیشتبی، هەموو بینینێکی ئیذا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە، هەموو بینینێکی چاوت چێژێک دەبینێ. منداڵی بچووکی خۆت هەر لە بچووکیەوە حتا گەورەش دەبن کە نەوەشیان دەبێ، مناڵ بە بینینی هەز دەکەی ئەها چۆن خواردنێکی خۆش و شیرین لە دەمتایە، بینینی ئەو منداڵە هەموو جار چاوت چێژێکی لێ دەبینێ. هاوڕێیەکی ئیمانی کە بەس لەبەر خاتری خوا خۆشت دەوێ، هیچ بەرژەوەندێکی دنیایی نییە، کە دەیبینیت بای ماوەیەک چاوت چێژ دەبینێ. اینجا پاشان ئەو هەموو خەڵاتەی کە پەروەردگار دروستی کردووە، دەشت و دەرێکی سەوز، تافگەیەکی ئاو، شاخێکی بەرز و جوان، تەنانەت بیابانێکی دوور، ئەمانە هەموو بەتایبەت کە یەکەم جار دەیبینیان دوای ماوەیەکی زۆر دەیبینی کە لێی دابڕاوی چاو چێژ دەبینێ. ئەوەی لە زینداندایە کاتێک کە حەل لە دیوی ئەو شیشانەدایە، ئەوە چەند ساڵێک کە پەنا بەخوا گیراوە لە ژوورێکایە لە قاعەیەکایە کە بەر دەبێ و دێتە دەرەوە، ئەمجا ئەم جیهانە فراوانە دەبینێ، بە شەقامەکاندا بە ئازادی دەسۆڕێتەوە، ئەو هەموو خەڵکە بە ئارەزووی خۆی دەبینێ و سەردان دەکا و سەردانی دەکرێ. ئیتر کۆت و بەندێک نەماوە، پاسەوانێکی بەردەرگا نەماوە، شیشێک نەماوە. ئەو کاتە بڕواتان هەبێت چێژ دەبینێ بە چاوەکانی، چاوی چێژ لە هەموو شتێک دەبینێ کە منوتەڵەوە لەوە چێ ئەم ڕۆژانە ئەو چێژەی لێ نەبینین. وأنتم فيها خالدون. لەوێشدا بە نەمری دەمێننەوە. لە دنیادا ئەگەر چی حەزت نەفست حەزت بێ بکە، ئامادەشی کە بۆ مرۆڤێک چی چاوی پێی ڕۆشن بێ و چێژی لێوەرگرە بۆی ئامادەکە، بڕواتان هەبێ هێشتا دڵناڕەحەتیەکەی هەر هەیە. ئەزانی بۆ ئەڵە ڕۆژە دەمرم، بەخوا هەر بەجێی دێڵم کە باسی مردنەکە دێتە پێشەوە، وەڵڵاهی مچۆرکەیەک بەدەشتا دێ هەموو شێژەکانت لەبیر دەباتەوە. بەڵام پەروەردگار دەفەرمێەوە ئەنتم فیها خالدون، ئێوەی بەختەوەری بەهەشتی هەتا بە نەمری لە بەهەشتا دەمێننەوە. ئەو خەیاڵە خراپە و ئەو ئازاردەرەش لە کۆڵ دەبێتەوە. وەیە تەنها لە بەهەشتا ئەمە هەیە، کەواتە هەمیشە ناڕازی و دەم بەپرتە و بۆڵەمە بە لە ژیان، چێژ لە ژیان ببینە بەو شێوەیەی کە هەیە. گرنگ ئەوەیە یەکەم هەوڵی خۆت دابێ و تەمەڵ نەبووبی، دووەم چاڵت بۆ کەس هەڵ نەکەندبێ و خۆت کەوتبیە ناوی، چونکە نەهامەتیەکانت هەندێ جارهی ئەوەیە ویستوتە کەسێ بەدبەختکەی و خۆت کەوتویتە چاڵی بەدبەختیەکەوە. سێیەم کە دەبینی سوپاس بۆ خوا، دین و ئیمانەکەت لەگەڵ کەسایەتی و حرمەت و ڕێزەکەت سەلامەتە. ئیتر ئەوەندە دنیا مەدە بە کۆڵتدا. بۆیە کە خۆت چاک و پاک بووی، ناڕەحەتیەکانی ژیانیش بۆ تۆ خێر و بەرەکەتن لە داهاتوودا. نمونەیەک لە قورئاندا وەرگرین. یوسف سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، بە ناحەق و ناڕەوا زیندانی کراوە.
ودخل معه السجن فتيان لەگەڵ یوسفا کە چوونە زیندانەوە دوو کەسی تری شەر ئەو ڕۆژە گیرابوون دوو گەنج بوون بەڵام ئەم دوو کەسە گەنجە کە گیراون تاوانکارن یاساشکێنن یوسف پاک و چاک و بێتاوان تاوانی بەرامبەر کراوە یوسف تاوانکار نییە تاوانی بەرامبەر کراوە بوختانی ناڕەوای بۆ کراوە ئابڕوچوونی دراوەتە پاڵ بەڵام ئەو دوانەی تر کە مەعەه السیجنە کە لەگەڵ یا چوونە ناو سجنەکەوە لە یەک ڕۆژە دۆسییان بۆ کرایەوە ژیران ئەو دوانە تاوانکار بوون یاساشکێنی وڵاتیان کرد بوو خیانەتیان بە پاشا کردبوو بەڵام دوای ماوەیەک کە خەونەکە دەبین و لە قورئان لە سوورەتی یوسفا بە درێژی باس کراوە زۆری پێناچێ دوای ماوەیەکی کەم هەردووکیان بەردەبن بەڵام یوسف ئەم دوو تاوانکارە بەردەبن لە زیندان دەچنە دەرەوە بەڵام یوسفی تاوان بەرامبەر کراوی بێتاوان لەبیثە فی السجن بضع سنین زانایان دەفەرمون بضع سنین لە دەوری 7 ساڵ بۆ 9 ساڵ بە بێتاوانی لە زیندان دامایەوە ئای خۆزگەی یوسف بۆ ئازادی چەند زۆر بووە ئێستا بەڕووکەش تەماشای ئەم ڕووداوەکە من و تۆ ئەگەر قورئان بۆی باز نەکردینایە تەنها 3 کەس بێنە بەرچاوی خۆت دوانیان تاوانکار و یاساشکێنی وڵات یەکیان خزمەتگوزار بە خاک و خەڵک و دڵسۆز پاک و بێگرد بێتاوان تاوان بەرامبەر کراو بە بوختان گیراو ئەمەی تاوانکارن بەردەبن هەردووشیان بەیەکەوە دوای ماوەیەکی کەم بەردەبن لەوە چە ساڵێک گیرابن دوای ئەوەی یوسف 7 ساڵ بۆ 9 ساڵ دوای ئەوان دەگیرێ هەمومان کە بەڕووکەش سەیری ئەم ڕووداوە دەکەی دڵی خوایە گیان بۆ وایە ئەخی دەوەڵە بەڕاستەقینەی مرۆڤ بوویایە بە چای من و تۆ بوویایە بە دادوە پەروەری من و تۆ بوویایە ئەوە یوسف زوو بەربوو بوویە ئەوانە هەر لە سجنا بڕزێنرانایە بەڵام نا سەرنجامەکەی شەرتە دوا ڕۆژی ڕووداوەکان پەروەردگار بڕیاری لەسەرتاوە من و تۆ هەر ئێستای دەبینین الأول خرج ليصبح خادما یەکەمیان بەربوو بۆ ئەوەی بێتەوە خزمەتگوزار و مەیجێڕی پاشا لە مەجلیسەکەیە پێڵاودانەرێک بوو خزمەتچیەک بوو چاگێڕێک بوو مەیجێڕێک بوو دووەمیان الثانی خرج ليقتل دووەمیان بەربوو بۆ ئەوی لە سێدارە بدرێ کەواتە بەربوونەکەیان خێری پێوە نەبوو یەکەمیان بووە بە خزمەتکار و کۆیلا کەەوە هەر بۆ خۆی مردنیەکە دووەمیشیان هەر بەڕاستەقینە لە سێدارە دراوە مەیتەکەی هەڵواسی و باڵندە سەریان کۆڵی وەکو لە خەونەکە بینی یوسف بۆی لێکدایەوە بەڵام ويوسف انتظر كثيرا لكنه خرج ليصبح عزيز مصر یوسف زۆر چاوەڕێی کرد بەر ببێ و ڕزگاری بێ بەڵام مایەوە زۆر مایەوە لە سجنە بضع سنین بەڵام کاتێک کە بەر بوو پەروەردگار دوا ڕۆژێکی گەورەی بۆ دابین کردبوو عزیزە میسر بوو بە وەزیری دارایی میسر ئەمە موژدەیە بۆ هەموو ئەوانەی کەوا درەنگ خۆزگە و ئاواتەکەیان دێتە جێ هەیە خۆزگە و ئاواتی هاوسەرگیری هەیە کچێکە کوڕێکە بەڵام سوبحان الله هەر دوا دەکەوێ بەڵام ڕەفیقەکانی ئەو کە بەخوا وەکو ئەو دیندار نین وەکو ئەو پاک نین وەکو ئەو چاک نین سوبحان الله زوو کاریان ڕاز دەبێت کەچی کاری ئەم ڕاز نابێت کەچی ئەم هاوسەرگیریەکەی دوا دەکەوێت خێرێکی گەورەی پێوەیە تۆی دوای چەند ساڵ هاوسەرگیریت کردو تووشی کەسێکی زۆر چاک و گونجاو بووی بەڵام ئەو دوایی جیا دەبێتەوە بەدبەخت دەبێت کەسێ ئاواتی بوونی منداڵە هەموو هاوڕێکانی وی بەیەکەوە هاوسەرگیریان کردەوە چەند ساڵێکە منداڵیان چۆ قوتابخانە ئەم منداڵی نابێ خوای پەروەردگار مادام سەبرت گر خۆت چاک و پاک و بێخەوشی و لە پەروەردگار پاڕاویتەوە و چاڵت بۆ کەس هەڵ نەقەندووە و دڵی کەست نەتەزاندووە و گاڵتەت بەبێ مناڵێک نەکردووە خوا قەرەبوت بۆ دەکاتەوە یەک مناڵ ئەگەر لە ئاخری تەمەنا بداتێ وەکو ئیسماعیل وەکو ئیسحاق وەکو یەحیا کە لە ئاخری تەمەنی ئەو پێغەمبەرە پایە بەرزانەی وەکو پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەر زەکەریادا ئەولادی پێبەخشین بوونە ڕەحمەت بوونە بەرەکەت جاری وایە پەروەردگار دوای چەند ساڵێک منداڵێکە دەداتێ ئەو منداڵە دەبێتە ڕەحمەت و بەرەکەت یەکێک لە عارفان لە دڵڕووناکان لە خواناسانی ڕاستەقینە دەفەرمێ عندما يغلق الله من دونك بابا تطلبه فلا تجزع ولا تعترض فلربما الخيرة في غلقه هەر کاتێک الله سبحانه وتعالى دەرگایەکی بەڕوودا داخستی دەست
بە بۆڵەبۆڵ مەکە، دەست بە ناشکوری مەکە، دەست بە کڕوزانەوە مەکە، وەلا تەعتەریض، ڕەخنە لە کاری پەروەردگار ناگیرێ، ئامان نەکەی لە دڵیشەوە ڕەخنە بە دڵتابێ بڵێ خوایە بۆ. فەلەڕوبەما الخەیڕەت فی غەڵقیه، چونکە لەوە ئەچێ و پەروەردگار خۆی باشتر دەزانێ داخستنی ئەو دەرگایە بۆ تۆ خێری پێوەیە، بکرایەوە لەسەرت تێدا دەچووی. لكن ثق أن بابا آخر سيفتح لك ينسيك هم الأول. چاوەڕێ بکە، خوا دەرگایەکی تر لەسەر دەکاتەوە، خەمی یەکەم لە بیر دەباتەوە کە تاڵی دەرگا داخستنەکەیە. لە زەواجدا هەروایە، لە کۆلێژی خوێندنە کە بەدڵی خۆت نییە هەروایە، لە کارێکە ئاواتت بۆ خواستەوە بە نسیبن نەبەوە و دەرگاکە لەسەردا دەخرێ، ڕەشبین مەبە، دڵنیا بە پەروەردگار دوای ماوەیەکی کەم دەرگایەکت لێ دەکاتەوە، ئەوەندەی چێژ لە دەبینی خەم و ناڕەحەتی دەرگا داخستن لەسەر لە کاتی یەکەمە لەبیر دەباتەوە. بۆیە وتراوە السەعادەت و بەختەوەری مرۆڤ لە دوو شتایە، تەفاؤل وحسن ظن بالله، گەشببینی و بەردەوام گومانی باشبردن بە الله سبحانه وتعالى. دووەم وصبر بغير استعجال، ئارامگرتنێکی جوان بەبێ بۆڵەبۆڵ، بەبێ دەمبەگلەیبوون، بەبێ ئەوەی لای خەڵکی بێڕەحم نەعوذ بالله سکاڵا بکەی لە کاری خوای بەڕەحم، بەبێ پەلەکردن، چاوەڕێکردن. وەکو میوەیەک وایە تۆ بڵێ ئەمڕۆ لە گوڵەکەی هاتوۆتە دەرەوە ئەمەوێ خێرا تامی بکەم نابێ، ئەبێ سەبر بگری، قۆناغەکانی خۆی تێدەپەڕێنێ، دوای مانگێک دوو مانگی تر میوەیەکی گەیی و دێتە دەستەوە و تام و چێژی تایبەتی لێ دەبینی، ئەبێ سەبر بگری قۆناغەکە خۆی تێپەڕێ. یادی خۆم و ئەوەی دەخەمەوە لەیسە عەلەیکە ئیسعاد كل الناس، پێویست نەکراوە لەسەر تۆ هەرچی خەڵکە بەختەوەریکەی، یعنی بە من و بە تۆ ناکرێ، بە کەس ناکرێ، هەرچی مرۆڤی سەر ئەم زەویەیە، هەرچی هەژارە، هەرچی قەرزارە، هەرچی نەخۆشە، هەرچی بێهاوسەرە، هەرچی کرێچیە، هەرچی دەردەدارە، هەرچی خەمبارە، واجب نەکراوە لەسەر من و تۆ بە هەمووانیان ڕابگەین و هەمووانیان ڕزگارکەین. ولكن عليك ألا تؤذي أحدا، بەڵام پێویست کراوە لەسەر یەک بەیەکی ئێمە کەس ئازار مەدە، کە ناتوانی خەڵک هەمووی لە ئازار ڕزگارکەی، خۆ ئەویان بەدەسەڵاتی تۆیە، خۆ لە توانای هەر یەکێک لە ئێمەدایە، دەی کەس ئازار مەدە. یادخستنەوەیەک، لە یەک کاتدا زیاتر لە غەمێک هەڵمەگرە و بیری لێمەکەوە، چونکە هەندێک کەسمان هەیە سێ جۆر غەم لە یەک کاتا دەدا بە کۆڵیدا، سێ جۆر غەم لە یەک کاتە، بۆیە پشتی دەشکێنێت، چۆک دادەدا، جار هەیە دەستی دەچێتە لاشەی خۆی خۆی دەکوژێ. ئەگە خۆشی نەکوژێ هەمیشە ژیانی وەکو مردوو وایە، ژیان لە خۆشی لە خەڵکانی تریش تاڵ دەکا. یەک ئەوەی لە ڕابردوودا تووشیان بۆ خەمەکەی حەد بە کۆڵیەوەیەتی، 50 ساڵ لەمەوبەر، 30 ساڵ لەمەوبەر، 20 ساڵ لەمەوبەر کێشەیەکی هەبووە، ناڕەحەتیەکی هەبووە، گرفتێکی هەبووە، بەردەوام ئازارەکەی دەکێشێ. دوو ئەوەی ئێستا تێیدا دەژی، ئێستا ژیانی ناڕەحەتە، دوێنێ ناڕەحەت بوو، ئەوە لە کۆڵی ناوە 10 کیلۆیە، ئەم ڕۆژ 10 کیلۆ قورسایی ژیانی لەسەرە، ئەمیشی لە کۆڵ ناوە. سێەم ئەوەی لە چاوەڕوانی دەکەن لە داهاتوودا تووشیان ببێ. سێەم نازانێ بەیانی چی ڕوودەدا، بەڵام دەڵێ بەخوا دوێنێم وابوو، ئەم ڕۆژم ناڕەحەتیە، کوڕە بەخوا بەیانیم لەم ڕۆ چاکتر نابێ. ئێستا خەمی داهاتوێکی نادیار دەخوا کە ئەویش بە گەشببینیەوە سەیری ناکات، دەڵێ بەخوا ئەویشم ئاوا ڕەش و تاریک و ناڕەحەت و عەزاب دەبێ. بۆیە هەر سێ قورساییەکە بەیەکەوە لە ژێریا دەچەمێ و بۆی هەڵناگیرێ. چێژ لە خۆشیەکانی ئەمڕۆ ببینە، چونکە نازانی بەیانیش بەخوا هەر هەمان شتە. زۆر خەڵک ئەمڕۆ چێژی لێ نابینێ، ئەڵێ بەیانی چێژ دەبینم، بەخوا بەیانیش دێ هەر چێژ نابینێ. دوو بەیانی ناوەڵە ڕۆژگارەکان هەر دەڕۆن، هەموو ڕۆژێک بەشی خۆی خۆشی تێدایە و ناخۆشی تێدایە. چێژ لە خۆشیەکانی وەرگرە، ناڕەحەتی و ئازارەکانی دەبنە کەفارەتی گوناحەکانت، ئەبنە ئەجری قیامەتت، بەرز بوونەوە لە بەهەشتا بە ئیزنی خوای پەروەردگار، لادان لە بەڵاو مصیبەتی گەورەتر لەوەی کە ئێستا تووشت بووە. هیچ کێشە و کارەساتێک بۆ مرۆڤی بە حیا و بە حرمەت و بەدین بەڕێزان لە تەلاق کارەسات بارتر نییە پەنا بەخوا. هیچ کارەساتێک نییە لە ژیانی مرۆڤدا لە جیابوونەوەی ژن و مێرد قورستر بێ.
کەچی سەرنج بدەن خوای پەروەردگار لە باسی تەلاقدا کە ژن و مێرد چوونە دادگا و تەلاقێک دوو تەلاقی خراوە، یعنی دوو جار چوونە دادگا بەبینی خۆیان پیاوەکە ئامۆژگاری ژنەکەی کردووە، ژنەکە پیاوەکەی بە ئاگا هێنانەوەتەوە سوودی نەبووە، ناچار بوون شتەکەیان بردە دەرەوەی ماڵ، دەرەوەی مەدخەلی ماڵەکەیان، حەکەمەن من ئەهلیه و حەکەمەن من ئەهلیها، پیاوێک لە خزمی ژنەکە، پیاوێک لە کەسوکاری پیاوەکە، دانا و زانا و دڵسۆز و خەمخۆر و کارزان و لێزان و هەروەها بە ئەزمون بە نێتی ئەوەی کە بە یەکیان بگەێننەوە نەک بەنزین بە ئاگراکەن، ئاو بە ئاگری فیتنەیداکەن و گوڵ و گوڵزاریان لە نێوان نابڕوێنن، بەو نێتە چون قسەی خێریان کرد بەخواوەش سوودی نەبوو، چوونە بەردەمی دادوەر، حاکم تەلاقێکی دان، هاتنەوە ماڵەوە، ڕجعەتی پێکردەوە جارێکیکە، دوای ماوەک بۆ یەک پەشیمان بوونەوە، جای دووەم هەمان وێنا و هەمان شانوەگەری دووبارە بووە، دوو تەلاقی دا جەنابی دادوەر. ئێستا کارەساتەکە هەردووکیان وا ڕەشبین بوون، دەڵێن بەخوا ئەم جارش زەحمەتە بەیەکەوە بگونجین. پەروەردگار لەو کاتەدا دەفەرمێت لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا، سوڕەتی الطلاق ئاەتی 1. ڕەنگە دوای ئەو شەڕ و ئاژاوە و تەلاقدانی دووجارە دوو تەلاقا بارودۆخێک بڕەخسێک کە تێیدا ئاژ ببنەوە ڕێک بکەونەوە. سبحان الله ماتە لەکوێدا هاتووە. لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا، ئەو ژن و مێردەی کە چەند بەدڵ ناڕەحەتی و چاو بە فرمێسکی و کە دێنە دەرەوەی ئەو دادگایە دنیا لەبەر چاوتان ڕەشە، هیچ ئومێدێکتان نەماوە، سەیری منداڵت دەکەی خەریکە سەرگەردان دەبێ، لای باوک بێ دایک دەبێ، لای دایک بێ باوک و بێناز دەبێ، ئەمجا دواوە ڕۆژیان خوا ئەزانێ ئەم ژن و مێردە تووشی چ کارە ساتێک دەبن، تووشی چ بەڵایەک دەبن، چەند ساڵە بەیەکەوە ئێستا پارچەیەک لە جەستەیان لێ دەکرێتەوە، خوا لەو کاتەدا دڵنەواییان دەکا. ئەفەرمی هێشتا دەرفەتێک لە بەردەماماوە، ڕەنگە دوای ئەو شەڕ و ئاژاوە و تەلاقە و کێشە و بەرە و دڵ ناڕەحەتی و عەزێتدانی یەکترا دەرفەتی ئەوە ما بێ يحدث بعد ذلك أمرا، خوای پەروەردگار کارێکی واتان بۆ بکە ئاژ ببنەوە و ڕێک بکەونەوە، دەی ئێوەش بە هیممەت بن. ئای ئەم ئاەتە قورئانیە چەند دڵمان دەداتەوە. بەسەرهاتێک هەیە لە کتێبی دڵەبەخشن قلوب تهوى العطاء، دکتۆر حەسان شەمسی پاشا لە لاپەڕی 204 کوردیەکەی دڵەبەخشندەکان مامۆستای هێمن محەممەد علی کردوێتی بە کوردی لە لاپەڕی 176دا لە کوردیەکەدا دەفەرمێ کارگوزارێک هەبوو لە لای خاوەنی کۆمپانیایە کاری دەکرد، پیاوێکی دەست و دڵپاک بەڕێز بە حورمەت دڵسۆز دەکاردا. دوای ئەوەی کەوە کارەکەی زۆر بەڕێک و پێچی کرد، زۆر بە دڵسۆزی کرد، خاوەن کار خاوەنی ئیشەکە وتی وەڵاهی وا باشە شتێکی بۆ زیاد کەم. بەسەر ژمێریارەکەی وت بابەر ژمێریاری محاسبی کۆمپانیاکەی وت ئەم مانگە کە هاتەوە بۆ نمونە 20,000 بۆ زیاد کە 50,000 بخە سەر موچەکەی، کە کابرای ژمێریار کە پارەکە تەوزیع دەکا و موچەی مانگانە دەدا، پارەکەی داویش لە کامێرەی چاودێری و لە ژووری خۆیەوە سەید دەکاوتی ئێستا زانە چەند خۆشحاڵ دەبێ، 50,000 بۆ موچەکەی لە کتوب ڕێکا زیاد بوو بەبێ ئەوەی نەداوای کردو نە چاوەڕێی بووە، کە پارەکەی داوتی ئەوە 50,000 زیاد بووە، وتی خۆی گەورە بە زیادی کە ئیتر هیچی نەوت بڵێمەی چییە و ئەوانە و یان زەردەخەنەیەک و یان زۆر خۆشحاڵێک بە سوپاس بدی ئەلحەمدوللیلا خۆی گەورە زیادی کە. ڕۆیشتەوە دوای ماوەیەک ڕۆژێک دیار نەبوو، دوو ڕۆژ بۆ کار دیار نەبوو، ئەو کاتەوەکو ئێستا تەلەفۆن نەبووە پەیوەندی بکا بۆ دیار نەبووم بۆ نەهاتم یان عوزر دێنمەوە، دیارە شوێنیشی دوور بووە. کابرای خاوەنی کۆمپانیا وتی وەڵاهی خۆم پیاوە یەکەم جار هەر شادمان نەبوو، ئەم جارژەوە دوو ڕۆژە دیار نییە، با بزانێ ئەوەی پێشووی لەبەر جوانکارکردنەکەی بوو، ئەمەشی لە محاسبە ئەوەی دوو ڕۆژە نەش هاتۆ مۆڵەت وەرگرێ و ناشزانین بۆ ڕۆیشتووە و کەسێکی لە شوێنی خۆی دانەناوە ئیجازەی وەرنەگرتووە موچەکەی دەبڕم، وتی 50,000 لێکەم بکەنەوە، 50,000 لێ بڕی سەری مانگ. کابراوتی خوانێ بڕێ هەر زۆر ئاساییە، وتی ئەو 50,000 لێ بڕدراوەتی زۆر ئاساییە حەقی خۆمە تەواو. کابرای خاوەنی کۆمپانیا لە کامێرەکەەوە سەیری دەکە، بانگی کردەوە، بانگی کرد و وتی یەکەم جار مانگێک لەمەوبەر 50,000 مان بۆ زیاد کردی، هیچ خۆشحاڵی کەوتۆت پێوە دیار نەبوو، هەروتە سوپاس بۆ خوای گەورە خوانێ بڕێ، ئەم جارە لێمان کەم کردەوە 50,000 مانگانەکە لێ بڕایەوە کەچی نەشڵەژای، نەکەوتێ بۆڵە بۆڵ، نەکەوتێ عوزر هێنانەوە، نەکڕوزایتەوە،
نەتگو دەمە لە پای چی ئالۆ کاتەدا کابراوتی وەڵڵی قوربان ئەم کارانە پەروەردگار هەڵیان دەسۆڕێنێ والله ئەو کاتێک کە هاتم بۆ موچەکە و 50,000 زیاد بوو خۆی گەورە منداڵێکی پێبەخشیوین وتم الحەمدولله خۆ ئەجان تۆ چەند کار بەجێ منداڵێک لەدایک بوو 50,000 بۆ موچەکەم زیاد بوو بەبێەوەی نە داوام کردێت نە چاوەڕێم کردێ ڕستەکەی لەگەڵ خۆی هات ئەم دوو ڕۆژەش کە دیار نەبووم نەگەیشتم چونکە دایکم لە کتوپڕا وەفاتی کرد و مرد 2 ڕۆژ لە پرسەوە بە خاکسپاردن و بە خێراتنی مسلمانان و دڵنەواییدا بووم و سەری 3 ڕۆژ هاتوومەوە سەرکار ئێستا کاتم موچەکەم وەرگرت 50,000 کەم بۆ یەکێ لە ئەندامانی خێزانەکەمان ڕۆیشتووە هەر سوپاسی خوام کرد گلەی چی بکەم ڕۆیوە ڕستقەکەش لەگەڵی ڕۆیشتووە هاتووە ڕستقەکە لەگەڵی هاتووە ئەمە خوا هەڵی دەسۆڕێنێ کابرای خاوەنی کار زۆر دەستخۆشی لێکردوتی ئافرین بۆ ئەو ئیمانەت ئەیافرین بۆ ئەو بیر و باوەڕت ئەمەیە تۆی والێ کردووە کە کارەکانت جوان و جێگەی دەستخۆشی بێ بۆیە بەڕێزان هەموو ناڕەحەتێکی ژیان خی گەورە بەڵایەکی گەورەتەی لەگە خۆیانلا دەبا هەموو خۆشیێکی ژیانی سوپاسی پەروەردگاری لەسەر دەبێ بەخوا هەر مرۆڤێک هاتە سەر زەوی ڕستقەکەی خۆی لەگەڵ خۆیەتی ئەو خوای ددان دەدا نانیش دەدا ئەو خوای کە ڕوحەکەی وەرگتەوە ڕستقەکەش لەوێ قەتع دەبێ بۆی نە من و تۆ جاری وایە هەستی پێ ناکەین بۆیە باگەشبین بین بە ژیان بە جوانی بڕوانی نەژیان گومانی باش بەرین بە پەروەردگارمان بەویستی خوای پەروەردگار دنیامان بەختەوەری دەبێ ولا بەهشتی نەبراوەشە ئەوەی کەوا دڵەکانمان ئاواتێتی و چاوەکانمان پێی چێژ وەردەگرێ و دەگەشێتەوە و هەمیشە بە نەمری تێدا دەمێنینەوە خەمی نەخۆشی و ناخۆشی و مردنمان نییە ئینشاءالله خوا لە بەهشتە ئاواتەکانمان دێنێتە جێگا والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين